إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحاڵین لەوانەی سیودوو لە وانەکانی تەزکیەی نەفس بە خزمەتتان بگەم بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادان ئەوەی ئازای سوود لێوە بگن ئینشاء الله. لە دووانەی ڕابردوو باسی یەکەم دەرمانمان کرد کە بریتی بوو لە قورئانی پیرۆز، و ئەو ڕۆکەش بە پشتیوانی خوای گەورە باز لە دووەم دەرمان دەکەین کە لەو منهەجە باس کرا، ئەویشیان بریتە لە بەڕۆژی بوون. لەبەرەوە کۆمە بەگشتی باسمان کرد دەرمانەکان یاخود خۆراکە بە سوودەکان هەمووی بریتین لە عیبادات. ئیتر ئەوجە باس لە چەند عیبادەتێک دەکەین کە تەرکیزی لەسەر بکرێن ئینشاء الله. ئەو با بڵێن دەرمانەی دووەم کە باس دەکەین کە بریتە لە بەڕۆژی بوون، دیارە مەبەستمان لە بەڕۆژی بوون ئەوجە بە دەرەجەیەک وەکو فەرزەکە ئەوە لەگەڵ چدانە کە حەدی ئەدنا هەموو مسلمانێک دەبی بەڕۆژی بی، و پاشتریش زیاتر تەرکیزکردن لەسەر بەڕۆژیبوونی سونەت، لەسەر بەڕۆژیبوونی سونەت کە وەکو عنوانێک ئەگەر بیدەینێ دەڵێ ئەلجوع ئەشافی، کەواتە بەڕۆژیبوون بریتە لە خۆبرسیکردنێک، بەڵام ئەو خۆبرسیکردنە بەڕاستی شیفای تێدایە. بەڕۆژیبوون وەکو معلومە کە یەک لە عیباداتەکانە، یعنی کە باز لە عیبادات دەکەن ئەمە بەگشتی عیبادەت پێش هەموو شتێک گەورەترین قازانج و سوود تێیدا ئەوەیە کەوا ئەتوو بەندەیەتی لێ بە خوای گەورە ئەنجام بدەی، ئەوە لەگەڵ هیچدا نییە. یعنی هەموو مەبەستەکەت لە عیبادەتەکەی لە بەڕۆژیبوون و لە غەیر بەڕۆژیبوونیش پێویستە ئەوە بی مەبەست ڕەزامەندی خوای گەورە بی سوبحانەهو وتەعالە، وەکو ملکەتی و عوبودیەتێک کە حەقێکی خوای گەورەیە لەسەر تۆ ئەتوو ئەنجامی دەی، ئەوە لەگەڵ هیچدا نییە و پێویستە هەموو مەبەستەکەت لە هەموو عیبادەتەکان هەر ئەوە بی. بەڵام بێجگەلەوە ئەوجە سوود و قازانجی عیلاجیشی تێدا و عیباداتانە. لە بەڕۆژیبوون چەند سوود و قازانجێک هەیە کە وەکو عیلاج بەکاردەهێنرێت لە بۆ بەتایبەتی کە ئێمە بەبەسمان لە عیلاجی نەخۆشیەکانی دڵە. یەکەم سوود و قازانجکەرەی وەردەگیرێ ئەوەیە کە یەکەم ئەلحوڕیە، واتە بەڕاستی ئینسان لە خلالی بەڕۆژیبوون هەست بە ئازادبوون دەکا. ئازادبوونی ڕوح لە لاشەدا، بەهێزبوونی ئیرادە، ویست و ئیرادەی ئینسان و زاڵبوونی بەسەر ئەندام و بەسەر لاشەکەیدا، کەواتە بەواستەی بەڕۆژیبوونە ئینسان وا هەست دەکاتن کە لەژێر دەسەڵاتی غەریزەکانی و هەروەها لەو کۆت و زنجیرانەی کەوە هەوا و نەفس لە بۆیدانە بەهۆی بەڕۆژیبوون بەو ئیرادە پۆڵایی و بەقووەتە وا هەست دەکات زاڵ بۆ بەسەر ئەو دەسەڵاتەوە بەسەر ئەو کۆت و زنجیرانەی خۆ گوتمان کەوا نەفس و ئارەزوەکان لەسەر ئینسان دایدەنێن، و هەروەها بەهۆی بەڕۆژیبوونەوە هەست دەکەیت کەوە ئەو ڕۆحەت لە ئەسر و لە سزنی ئەو لاشەیەت دەردەچی، بەڵکو بەرز دەبیتەوە لە مستەوا ئیمانەکەی هەتا بەرەو مستەوای مەلائیکی دەچیتن. وەکو شەیخ الئیسلام لە فتاوای کوبرا ڕەحمەتی خوای لێ بی کە باز لە ئەسری قەلب دەکا و هەروەها لە ئەسری بەدەن، کەواتە با بڵێن سجنبوونی لاشە و یاخود سجنبوونی قەلب کە با بڵێن متعلقە بە ڕۆح، دەفەرمیتن فإن أسر القلب أعظم من أسر البدن. بەڕاستی ئەسیربوون و بەندبوونی ڕوح و دڵ ئەوە زۆر گەورەترە لەوەی کە کەسێک لاشەکەی تەنها ئەسیر بی لای دوژمنێک. وەکو معلومە وەجا وەکو لە تەفاسیلەکەی بازەکاتن دەڵێ ئەگەر کەسێک بەلاشە لە لای کەسێک لە لای دوژمنێک ئەسیر بی لە بەندیخانەدا بی، بەڵام لە کاتێکدا ئەو دڵی متعلق بی بە خوای گەورە سوبحانەهو وتەعالە، ئەو کەسە ئازادە، با هەر بەلاشەش لە سزندا بی، لەبەرەوەی ئەو دڵە ئەو ڕوحەی بەرز دەبیتەوە بۆ ئیمانێکەوە پێیتی متعلقە
بەهێزترین قووەت و دەسەڵات لە وجودێک کە خوای گەورەی سوبحانەهو وتعالە ئەو کەسە سجن نییە. بەڵام سەجینی حەقیقی ئەو کەسەیەکەوە ئەگەر بەلاشەش ئازاد بی، ئەگەر بەلاشەش لەوانەیە تەحەکوم بە چەند کەسێکیش بکاتن، بەڵام مادەم دڵ و دەروونەکەی، مادەم ڕوحەکەی لەژێر ئەسری شەیتانە، واتە ئەسیری دەستی شەیتانە، ئەسیری دەستی هەوا و ئارەزوو و خۆشیەکانی دنیایە، ئەو کەسە بە فعلی سجنە، ئەو کەسە بە فعلی ئەسیرە، ئەو کەسە بە فعلی زەلیلە، بە پێچوانەی ئەو کەسێکەوە بە دڵ و دەروون و بە ڕوحەوە متعلقە بەخوای گەورە سوبحانەهو وتعالە، ئەو کەسە بەڕاستی ئازادە، بە عیززەتە، سەربڵندە، ئەگەر لاشەکەشی لە سجن و لە بەندی خانەشدا بی. ئیتر بەڕاستی یەک لە سوودە هەرە گرنگەکانی بەڕۆژیبوون بە قووەتبوونی ئیرادەی ئەو ئینسانەیە و هەروەها دەرچوونی ئەو ڕۆحە لە سجنی ئەو لاشەیەکەوە قەدەری خوای گەورە ئەوەیە هەتا لە دنیادا بی تەمەن پێکەوە دەبن، بەڵام بەڕاستی بە ڕوح و بە دڵ و دەروونەوە بەرز دەبیتەوە بە مەستەوا ئیمانەکەی کە خەریکە نزیک دەبیتەوە لە عالەمی مەلائیکی. جا تەماشا دەکەی پێغەمبەر سەڵام کو باسی لە بەڕۆژیبوون کردی، هەروەکو لە ئەو حەدیثێک کە لە سونەن نەسائیدا هاتێ و ئەلبانیش تەصحیحی دەکا. پێغەمبەر سەڵام دەفەرمی ئەفەلا ئوخبیڕکم بما یذهب وحر الصدر، هەواڵتان پێ نەدەم بە شتێکەوە وحر الصدر لا بدا. وحر الصدر چییە؟ زانان دەفەرمون وحر الصدر واتە ئەو ڕق و چینەیە کە ناو دڵ و دەروون و ناو سینجی ئینساندا هەیە بەرامبەر بە خەڵکی، وياخذ وسوسەی شەیطانە، وياخذ تووڕەبوونێکە کەوا بەڕاستی شتێکی مەذمومە لە ڕوانگەی شەرعەوە لە بەنسبەت ئینسانی مسلمان. ئیتر دەتوانین بە تعبیرێش کە بڵێن وەحر الصدر واتە هەموو ئەو غەل و غەشەی کە ناو دڵ و دەروونی ناو سینگدا هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی پێتان نەڵێم بە شتێکەوە ئەو پیساتیەکەوە بە سینجی ئینسانەوە بەندە لای بداتن کە لەلایەن شەیطانەوە. هەندێک لە زانان دەفەرمون وەحر الصدر لە ئەوەیەوە هاتیە لەلایەن لوغەتەوە، دەفەرمون دووەیبەیەکێ. دووەیبە واتە گیان لەبەرێکی زۆر گچکە، زیندەوەرێکی گچکەیە کە وەحرەت الئەرض پێ دەگوترێ، وەکو بڵێ زیندەوەرێک کە زۆر عەجیب بەشتان وەدەنووسێ، وەکەئەنەما پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باز دەکا بوەحر الصدر واتە ئەو پیساتیەی کە وەکو ئەو زیندەوەرە بە سینجی ئینسان وەنووسە، شتێکتان پێ نەڵێم ببیتە مایەوەکەوە ئەو پیساتیە لا بداتن. ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە دوایەوەکان دەڵێن قالوا بەلا قال صيام 3 أيام من كل الشهر. بەچە ئەو پیساتیە لا دەکەوی؟ بە ڕۆژیبوونی 3 ڕۆژ لە هەر مانگێکدا، بە ڕۆژیبوونی 3 ڕۆژ لە هەر مانگێکدا، کە لە ڕوایەتی دیکە هاتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم تەحدیدیشی دەکا. طبعا دیارە بە ڕۆژبوونی سونەت دووشەم و پێنجشەمان و هەروەها ئەوەی کە لێرە دامەبەستە بە ڕۆژیبوونی 3 ڕۆژ لە هەر مانگێکدا، کە زیاتر وەکو ڕوایەتی دیکە ڕووین دەکاتەوە بە ڕۆژیبوونی ئەیام البیض کە دەکات 13 و 14 و 15 مانگ بابنە بە حسابی قەمەری نەوەک بە حسابی شەمسی، 13 و 14 و 15 کە ئەیام البیضی پێدەگوترێت. پێدەگوترێت ئەیام البیض لەبەرەوەی لەو 3 شەوەدا مانگ بە کاملی لە دەرەیە، وەکەئەنەما وەکو کە ناوەکەی نێنرا ئەیام البیض دنیای ڕووناک کردیتەوە. جا لێیە علمیانش کە باز لە بە ڕۆژبوونی ئەو 3 ڕۆژ دەکەن کە بە حەقەت یعنی هەموو فەرمانێک لە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە حیکمەتەکەی بزانین یان نەزان ئەوەندە کافیە کەوا بزانین فەرمانێکی خوایە، فەرمانش پێغەمبەری خوایە کە ئەویشیان وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى صلى الله عليه وسلم. مادام فرماني خوا پێغەمبەری خوا سەرچاو سەرسەر وەری دەگرین و متأکیدیشن هەموو حیکمەتی تێدا، بەڵام کە حیکمەتەکەشی دەزانی ئەوە زیاتر ئینسان وەکو بڵێ دڵی پێخۆشتر دەبێت. وەکو زانایە کە باز لە بە ڕۆژیبوون ئەو 3 ڕۆژە دەکەن ئیستفادەی کە بابنە لایەنی طبیەوە، لەبەرەوەی کاتێکەوە مانگ لە 13 و 14 و 15دا بە تەواتی لە دەرەیە، ڕووناکایی مانگ تەئسیر لە مەد و جەزری دەریا و زەریاکان دەکاتن، کەواتە بە ڕووناکایی مانگ دەریاکان دەکشێن، بە پێچەوانەوەش لە شەوە تاریکەکاندا جەزری هەیە. ئیتر دەفەرمون بە نسبەت ئینسانیش خین نسبەیەکی زۆر دێتن لە بۆ سەری ئینسان لەو کاتانێکەوە مانگ لە دەرێ بە تەواتی لە 13 و 14 و 15 لەو 3 ڕۆژەدا. ئیتر ئینسان ئەگەر بێت و بە ڕۆژی نەبیلوانێت تەوەتوراتی زۆر توش بێتن لەو حاڵەتەی، کەواتە لەو 3 ڕۆژە ئەگەر بە ڕۆژی بی تەوسیە پێیان سۆزم بەجێ بگەینیتن لەو حاڵەتەی فعلا تووشی حاڵەتی هادیئی و سکون دەبیتەوە، لەبەرەوەی بەڕاستی طەبیعەتی بە ڕۆژبوون وایە کەوا هەموو ئەعزایەکانی ئینسان
توشي سكون دكات توشي هدوء دكاتن يتروج وكو فائدة علمي والله أعلم. وهروها لفرموديش لمعجم كبير الطبراني هات عيني البين تصحيح ذكا بيان صلى الله عليه وسلم بأبي أمامة دفرميتن عليك بالصوم فإنه لا مثل له. لروايات شيني سعيدة هات عيني أو حد سدجرت بأبي أمامة دفرميتن عليك بالصوم فإنه لا عدل له. كاتك وداواي رينشان دانق لبيغمبر دكا صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم بيدا فرميتن عليك بالصوم حول بدا زور بروجيبي لبري براستي بروجيبون لا مثل له ياخذ لروات كذا لا عدل له بروجيبون وكو هيشتغنيه يعني هيشتغ وكو اودانيه لآثار الشوينواري لسردلو دروني بندا لسر باراستني لغناه تاوان لسر برزبونوي مستوى ايماني عليك بالصوم. زاد فرمي أبي أمامة وكل صاحب ابن حبان دا جارته ودفن أبي أمامة بوشوي وصيتك في أن صوصم جيب ذكر بدفرمي ببردوامي هولي ددا زوربي كاتكان بروجيبي خلق بوش تيدا ينزانك أبي أمامة بروجيني أجر ميوانا شبهات بأجر لمالي ذكرها وقلنا هولي ددا زوربي كاتكان بروجيبي لبري في أن صوصم فرموبي عليك بالصوم هول بدا زور بروجيبي لبري هيش تقوك بروجيبون نية. يتردياله وكباس ما كان إنسان كبتك هاتي لدو بشيشي آسماني كوا روحا بشيشي زوي كوا لا شكيتي يتر كاتك كوا إنسان بابلين وكو بوشي وصفي ذكر دفرمون أو بشي إنسان كوا آسمانية كروحا كيتي دفرمي أو ريقاني كبرو روحا كي درواتا حتى إنسان تيربي حتى زجي تيربي وخاردن زور بخوا منافذ كان كلبو الروح دروا الرجاء كان كلبو الروح درواتا أو منافذان قفاد ذكر سبحان الله حتى وكو إنسان برسي بمنافذ روحي زياتر ذكريتوا ماشي كراوتر دبيتن فكري وكو بليتيش تر دبيتن يتربو شوية لقدر أو كوا إنسان بروجي دبي تندي بروجبوني زياتر بيتن أو سيطري ياخذ دصلاتي بدن لاشا لسر روح كم تدبيتو ببيت سوانو او روح زياتر ازاد دبي برز بيتو لمستوى ايماني كي خاي يقول هم بخش ان شاء الله كواتا سودي يكم لسود كان بروجبون وكوتمان حريته ازاد بونا سودي دوم التدريب التربوي وتمشق كردني شي پروردهي فعلا كاتك وانسان بەهۆی ئەوەی کەوا بە حکمی بەڕۆژبوونەکەی واز لە خواردن و خواردنەوە دەینی تاوەکو ئەو واز لێهێنانەی لە خواردن و خواردنەوە بەڕۆژبوونەکەی تەواو بی و خوای گەورە لێی قبول بکاتن ئەوا دەبی پێویستە ئەندامەکانی لاشەشی بپارێزیتن دەبی چای بپارێزی لە نەزەر وانێ کەواتە کەسێک کە خۆی تێنی و برسی کردیە خۆ هیچ کەسێکی عاقڵ وا ناکاتن خۆی تێنی و برسی کردیە أو جابتي أو تينيتي وبرسيتي هموي بهدر بدا وهيز أزر باداش نيليتن بوي بتسيتن نظر بكاتن بوي بتسي كوا بزماني بغيبت بقري وياخذ كواتا وشتشي طبيعية هلا نتيجة بروجيبون عند مكاني لا شش سلامة تبدأ من لقناه تاون أو زتساو لنظر زمان له مقصي خراب دس لوي كوا دس بوشين لشتك وأخوي جور حرامي كده وياخذ ببير رويشتن لبو زيجاك وأخوي جور حرامي كده كواتا براستي أو بروجبونا دبيت مشق كردني شي پروردهي لبو همو اندامكاني لا شا ليه كذا قلت إذا جاءت النفس شبعت جميع الأعضاء أجر بيتو نفس إنسان برسي كلا بهوي بروجبون شبعت جميع الأعضاء وهمو لا شكت همو اندامكاني لا شت تيردا من ما بس لتيربون يعني تيردا من لو كوا سلامة لجناه تاوان تيردا من بطاعة خوي جور سبحانه وتعالى وبيت سوانش وإذا شبعت جاءت كلها بلامكاتك أو نفس تيردا بي تير خوراشي ذكي فبيت سوانه حزدك عندما كان توش جناه تاوان دين يتر برسيدا من لبطاعة خوي جور سبحانه وتعالى. ابن القيم رحمة خوالي بهذا البارئ أبا بتدري وللصوم تأثير عجيب في حفظ الجوارح الظاهرة والقوى الباطنة براستي بروجبون تأثير شيء ياخذ كاريجرية شيء زور سرسر هنري هي لو باراستني عند مكاني ظاهر وهو لو باراستني القوى الباطنة كما بزيات الله هيزو تواناو بيركرنو بابلين أو قضايانك علاقة بروحه بقلبه هي لقضايا إيماني دفرمي بروجبون كاريجرية سرسر هنري هي لو باراستني عند مكان لا شد وهو بپاراستنی هزو
توانا و دەسەڵاتی دڵ و ڕوحی ئینسان کەوا بەرەو مستەوایکی بەرزی ئیمانی باتن. و لە خاڵی سێیەم لە خاڵەکانی سوودی بەڕۆژی بوون ئەوەیە کە صناعة النفس القنوع، کەواتە دروستبوونی نەفسێک کەوا ئەو نەفسە قەناعەتی هەبیتن لە خلالی بەڕۆژی بوون. دیارە وەکو زانان کە نمونە دەینەوە بە نەفسی ئینسان وەکو با بڵێن بە سواریەک کەسێکەوە با بڵێن ئەسپێک ماینێکی هەیە، زۆر جاران وەکو دەبیستین کە پێشترێ زیاتر ئەو قەزایانە هەبوو ئێستاش هەیە بەڵام زۆر کەمتر، دەڵێ ئەو سواریە ئەو ئەسپەی کە هەیتی ئەسپێکی شەموسە، ئەو ئەسپە شەموسە جاری وا هەیە وا لە خاوەنەکەی دەکا فڕی دەدا و زۆرش ئەزیەتی دەدا. ئیتر ئەو نەفسەی ئینسانی زۆر جارن ئەگەر بێت و هەوڵ نەدەی سەیتەرەی لەسەر بکەی، هەندە شەموس دەبی هەندە چەموش دەبی وای لێ دێتن کەوا فعلا تهوي بصاحبها إلى غضب الله والعياذ بالله، ولا خاونكي بك فري بدا لبو غضب خواي قولو وبالنتيجة فري بدا تناو آقري جهنم خوابنا ممدا. إتر جاري واهي أو نفسه هندا دا كولي زور لا كولاني منزلق أو لسر آقر أوها وكدرتوشي غليان وكولان دبيتن أولا نتيجة ويقربيتو بهوي عبادات كان هول ندي تهدي أي بكي وسيطري لسر بكي. إتر بەچ شێوەیەک دەتوانین ئێمە تەهدیئەی بکەین وەکو ئەو نمونانێکە هینامانەوە، ئەویش ئەوەیە کە بەڕاستی بە بەڕۆژی بوون لۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو مانگێک وەکو حەدی ئەدنا کە بەڕۆژی بوونی مانگێک لە ساڵێکدا فەرزە لەسەر هەموو مسلمانان، هەر کەسێک یەک ڕۆژ لەو مانگە نەگریتن گوناهبارە. ئیتر دیارە ئەوە حەدی ئەدنایە لە ساڵێکدا بەڕۆژی بوونی مانگێک، حەدی ئەدنایە لە بۆی کەوا ئینسان بتوانێتن سەیتەر لەسەر نەفسە بکە، ئەگەر نا بەڕاست لە دەسەڵات دەردەچیتن. ئەوجا ئەگەر بێت و زیاتریش لەو مانگە وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەوڵ بدەی زیاتر ئینسان ئەوجا سونەتەکان تەطبیق بکە لە بەڕۆژی بوون، ئەوە بەڕاستی زیاتر دەتوانین دەسەڵاتت لەسەر نەفسەکەت هەبیتن. ئەوجا کاتێکەوە ئەو نەفسە لە نەتیجەی بەڕۆژی بوون هەز بە زوعفی خۆی دەکاتن، هەز بە زوعفی خۆی هەز دەکات چەندە محتاجە لە بۆ قومە ئاوێک بیخواتەوە، چەندە محتاجە لە بۆ پاروانانێکەوە برسێتی بشێنیتن، ئەوجا هەز بە احتیاجی خۆی دەکات لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا. لەبەرەوەی بەڕاستی ئێمە کاتێکەوە بەردەوامی وەکو بڵێ لە خوای بەزیاد بینان و ئامان لە بڕانە، زۆر هەز بە فەزل و نعمەتی خوای گەورە ناکەی تەعەووض لەگە وەزعەکەی، بەڵام کاتێک کە بەڕۆژی دەبی لە نەتیجەی بەڕۆژی بوون یاعتیاری تێنی و برسی دەبی، ئەو نەفسەت زیاتر ئەوجا فەزل و نعمەتی خوای گەورە دێت پێشچاوی، هەز دەکات چەندە محتاجە بە پاروانانێک خوای گەورە برسێتی بشێنی، بە قومە ئاوێک تێنێتی بشێنیتن، کەواتە ئەو نەفسە لە خلالی ئەو بەڕۆژی بوونە ئەو نەفسە فێرە قەناعەتێک دەبیتن کەوا بەو شێوەیە قەناعەتی بە شتێک کەمیش دێ مهم برسێتی و تێنیاتەکەی بشێنیتن. ئیتر بەو شێوەیە وەکو جە لە پیاوانی سەلەفی ساڵح دەجێڕنەوە کە چەندە هەستیان بە ضرورەتی بەڕۆژی بوون کردیە لە بۆ ئەوەی کەوا نەفسەکەیان تووشی قەناعەت بینن، بێجگەلەوەی کە طبعا ئەوە وەکوتمان هەلە بداتا باس ناکرد بەڕۆژی بوونش وەک هەموو عیبادەتێکە هەموو بەبەستی مسلمان ئەوەیە کەوا مەبەست ڕەزامەندی خوای گەورەیە، ئەوجا چەندین پاداشتی دیکە و چەندین قازانجی کە لێ وەردەگری. لەوانە ئیبراهیمی کوڕی هانێ کە بە ئەبی ئیسحاقی نەیسابووری مەشهورە، کوڕەکەی ئیسحاق دەجێڕتەوە، دەفەرمی ئیمامی ئەحمەد زۆر جاران لە کاتی میحنەتەکەیدا دەهاتە ماڵی ئێمە خۆی حەشار دەدا، دەفەرمی ئەوجا کاتێکەوە تەماشا عیبادەتی بابمی دەکردێ بەمنی دەگو واللهی لەست ئوطیق ما یطیق ئەبووک، ئەوەی کە بابت پێی دەکرد ئەم پێم ناکرد لەو عیباداتانە. یعنی سبحان الله دیارە کەسێکی زۆر عابید بووە، ئەوجا دەفەرمی بەردەوامیش بوو بابم لەو عیبادەتانە و بە تایبەتی لە بەڕۆژی بوونی، دەفەرمی حتا لەو کاتێکەوە لەسرە مەرگ بوو، ئەو ڕۆژی کە لەسرە مەرگ بوو بابم بەڕۆژی بوو، دەڵێ لەسەر وەفات بوو، دیارە ئێوارەش بوو، دەڵێ پێی گوتم بەس تەماشا بکە لە دەرێدا خۆ بزانە ڕۆژ ئاوا بووە یان نا، واتە مەغریب هاتیە یان نا. دەڵێ منیش پێم گۆ نا هێشتا ئاوا نەبوو، بەڵام ئەتوو لەسرە مەرجی ئەتوو ئەگەر لەسەر لە بەڕۆژی بوونی ڕەمەزانیش بە ئێستا تو ڕوخسەتت هەیە بیشتێنی و فتار بکەوێت، چ جای ئەوە کە ئێستا تو وەکو سونەتێک وەکو تەتەووعێک بەڕۆژی. ئەوجا دەفەرمی قال ئەمهل، ڕاوەستێ جارێ، یعنی هەر جوابی نەدا بۆ ئەمهل جارێ ڕاوەستە. ئەوجا دەفەرمی لەسرە مەرگ بوو لە لەحەزاتی ئەخیری بوو، واتە مناقشە ئەوەی نەدەکرد ڕۆژ بشتێنی نەشێنە، هەر ناشتێنی، بەڵام ئەمهل جارێ ڕاوەستە وازم لێبینە. دەفەرمی لەسرە مەرگ بوو، ئەوجا چاوی قپا دەکردەوە دەیفەرموو لمثل هذا فليعمل العاملون. طبعا ئینسان لەسرە مەرگ ئەوجا جێگاکەی نیشانی دەدرێتن،
دەفەرمی دیارە پیشانی دەدراکەوە ساڕوان دەکات دەیفەرمی لمثل هذا فليعمل العاملون با لە بۆ ئەو جێگایە و لە بۆ ئەو ڕۆژە ئەوانەی کە کار دەکەن با کار بکەن ثم خرجت نفسه ئەوجا ڕۆحی بەو شێوەیە دەرچوو ئیتر مەبەستمان ینی تەماشا دەکەی ئەوان لەسەرە مەرجیش بوون ئەوەندە حەریص بوون لەسەر بە ڕۆژبوون چونکە دەیانزانی چەندە مهمە سوودێش کە لە سوودەکانی بە ڕۆژی بوون قتل و بذور الشر بەڕاستی بە ڕۆژی بوون دەبیتە مای ئەوەی کەوە تۆی شەڕ لەناو نەفست دەکوژی تۆی شەڕ لەناو نەفست دەکوژی وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لە بەداعی فەوائیددا دەڵێتن کە باز لە فضولی تەعام دەکاواتە زیانەکانی خۆراکی زیاد کاتێکەوە ئینسان دەیخوا هەرچەندە باسمان کرد تەنها لێرە ئیشارەتش پێ دەکەینەوە دەڵێ خۆراکی زیاد دەبیتە ئەوەی فەهوە داعٍ إلى أنواع كثيرة من الشر بەڕاستی هاندەرە لە بۆ ئەنواعی شەڕ خواردنی زۆر فإنه يحرك الجوارح إلى المعاصي بەڕاستی ئینسان کە تێر دەبی ئەوجا جەوارح و ئەندامەکانی هانددا لە بۆی کەوە مەعسیەت و گوناه و تاوان ئەنجامدا ويثقلها عن الطاعات و هەروە ئینسان کاتێکەوە زۆر تێر دەبی زیاد لە خۆی دەخوا ئەوجا ئەو لاشەی قورس دەبی لە بۆ ئەنجامدانی تاعات قورس دەبیتن و هەروەها باس بە قەزەیەش کرد دەڵێ ئەگەر هەر هیچی تێدا نەبی زۆر تێربوون مەعیدە پڕکردن تەنها ئەوە نەبی کەوە تووشی بێ ئاگایی و غەفلەتت دەکا تەمەوەکو گوتمان کە دەڵێ هاندە لە بۆی کەوە ئەندامەکان تووشی گوناه بێن هاندەن لە بۆ یعنی ئەندامەکە با بڵێن لاشەت قورس دەبی لە بۆ ئەنجامدانی تاعات ئیتر کە لاشەت قورس بوو تووشی غەفلەت دێی دەڵێ ئەگەر هەر هیچی تێدا نەبی مەعیدە پڕبوون لە بۆ بەس تەنها ئەوەندە نەبی کەوە تووشی غەفلەتت بکاتن غەفلەت و بێ ئاگایی لە ذکری خوای گەورە دیارە ئەوە شەڕێکی یەکجار زۆر گەورەیە لەبەرەوەی هەر کاتێک ئەو دڵە بێ ئاگا بوو ئەوجا شەیتان دێ سەیتەرەی لەسەر دەکات لەبەرەوەی هەتا ئەو دڵەمان بێدار بوو هەتا ئەو دڵەمان ئاگای لە ذکری خوای گەورە بوو ئەوە حتمە شەیتان ناتوانێت نزیک بیتەوە بەڵام هەر کاتێک فإذا غفل وسوس وەکو قاعدەکەی کە ابن عباس دەجێڕتەوە خوای لە ڕازی بی کاتێکەوە بێ ئاگا دەبی یەکسەر شەیتان دێ ئەوجا وەسوەسەی دەکات لە بۆ ئەنواعی گوناه و تاوان هانیداتن خوا پەنامامدا لە حەدیثێکدا کەوە لە معجەمی کەبیری ئیمام تەبەرانی هاتیە و لە صحیح جامعی صغیریشدا ئەلبانی تەصحیحی دەکات ئەبی ئومامە دەجێڕت خوای لە ڕازی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی الصیام جنة بەڕاستی بە ڕۆژیبوون پارێزەرە جونەیە وهو حصن من حصون المؤمن بەڕاستی سەنگەرێکە لە سەنگەرەکانی ئیمانداران فعلا ئینسانی مسلمان چەندین سەنگەری هەیە یەک لە سەنگەرەکان کە عیبادەتی خوای گەورەی تێدا بکاو یەک لەو سەنگەرانەی کەوا تێیدا دەتوانین شەیطانی تێدا ببەزێنیتن ئەوەیە کەوا بە ڕۆژیبی لە پێناوی خوای گەورە جا وەکو زانایان دەڵێن طبعا کە ئینسان وەکو وتمان کە تێربوو عەکسی بە ڕۆژیبوون تێربوونە کە زۆر تێربوو ئەوجا لاشەی قورس دەبی لە تاعات و عیبادەت ئەوجا کە زۆر تێربوو ئەوجا زیاتر دەشنوی کە نوستیش زیاتر خەسارەت دەکات ئەوجا دەڵێ فکر لەوەی بکەوە كيف تجمع مع النوم الشبعة يعني هەردوو خەسارەتە ئەتو هەم دەنووی هەم تێریشی ئەگەر شەو نوێژیشت پێ ناکرد کاکە هەوڵ دەربەسبێنێ بە ڕۆژیبی ئەوجا ئەگەر ئەویشت پێکرا و ئەویشت پێکراوە نور على نور بەڵام ئەگەر هەر یەک لەوانت پێ نەکرا لە نەتیجەی تێربوون شەو نوێژت پێ نەکرا بڕیار بدە لە بەسبێنێ بە ڕۆژیبی ئەتۆ ڕۆژە کاتە بەڕاستی ئینسان هەوڵ بداتن ئەو کاتانەی کە بەڕاستی ڕائسمالی ژیانمانە و لەوەی زیاترمان پێ نابەخشرێ بە هیچ شێوەیەک بە هەدەری نەدەین خاڵی پێنجەم لە خاڵەکانی لە سوودی با بڵێن بە ڕۆژیبوون دەڵێ بە ڕۆژیبوون دەواء الدنيا والآخرة بەڕاستی دەرمانی دنیا و ئاخرەتە مالکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێ بە حەوشەب دەڵێ لا تبیتن وأنت شبعان بە هیچ شێوەیەک شەوێ من و لە کاتێکدا کە ئەتوو زۆر تێری لا تبیتن وأنت شبعان بە هیچ شێوەیەک من و شەوان لە کاتێکدا کە ئەتوو تێری کەواتە هەوڵ بدە هێواران نانی مەخۆی یان بشخۆی بەڵام کەم بخۆی زۆر بە تێری نەنووی ودع الطعام وأنت تشتهي هەندە لە کاتی نان خواردن هەندەی بخۆ بەس تەنها برسێتەکەت بشێنی دەستی لێ بچێشەوە هێشتا ئیشتیهای خواردنی دەکەی نەک هەندەی لێ بخۆی و جە لە خۆت وەڵت بێ وەڵڵاه زیاترم پێ ناخرێ نییە شتی وایانەوە ئەوە بەڕاستی خواردنی خواپەرستان نییە ودع الطعام وأنت تشتهي يعني دەست لێ بچێشەوە لە کاتێکدا هێشتا حەزت لێ بخۆی ئەو زادە فەرمی فقال حوشب هذا وصف أطباء أهل الدنيا بەڕاستی ئەو شێوازە خواردنە
أو وصفي كسانك كوا طبيب دنيان وات دكتوري دنيان لبرو براستي أو شواز خواردنا زور نخواردن بتايبتي لهواران ننوستن بزور بتيري وهروها نخوارد بابلن دست چێشانە و لە خواردن لە کاتێکدا هێشتا ئیشتیهای دەکەی بەڕاستی ئۆنلاینی طبی زۆر ئیسفادە هەیە لێ دەڵێ ئەوە وەصفی ئەطیبای دنیایە یعنی واتە لەلایەن دنیا تو زۆر ئیسفادە لەو شتێ دەکەی ئەوجا محەممەدی کوڕی واسعیش دەڵێ لەوێن دەرێ بوو کە جۆی لەو قسەیە بوو فەرمووی فقال محەممەد نعم ووصف أطباء طريق الآخرة بەڵێ ئەوە وەصفی ئەطیبای دنیایە بەڵام ئەطیبای طريق الآخرەش ئەوانەی کە ئەو خواپەرستانی کە وەکو دکتۆرن لە بۆ ڕێگای ئاخرەت ئەوانیش بەو شێوەیە وەصفی خواردن دەکەن کەوا پێویستە ئاگار لە خواردنت بیتن کەواتە هەم خێری دنیا و هەم خێری ئاخرەتیش تێدایە ئەوجا وەکو معلومە یەک لە قسەکان کەوا بابن لە پێشینان دەجێڕێتەوە دەڵێ ئەلمەعیدەت بەیت الداء بەڕاستی مەعیدە جێگایەکە کەوا جێگای دەردە یعنی هەرچەندە پڕی بکەی زیاتر ئەوجا معڕەضە لە بۆ نەخۆشی وەکو وەسیەتی لوقمانیش لە بۆ کوڕەکەی دەڵێ یا بونەی إذا امتلأت المعدة كاتك ومعدة بردبي نامت الفكرة براستي فكر إنسانش دنوي واتا أو فكرة تيجي نامنك وفكر لشتان بكاتوا وخرست الحكمة وحكمتي إنسان كالدواي فكري دي كاتك فكر لشتاك دي كاتا أوزا حكمتي لو بديار دي كدالي طبعا فكرة كي دنوي حكمتكش خرست واتلال دبي هيت حكمتي نامنة أو زاد فنمي وقاعدة الأعضاء عن العبادة وبنتيجة اعتياديش لدواي أو تيربونة أو عنداماني لا شاشة دادنش نوع عبادتنا كان زوكو زانان كباز كان براسي قلوي استابوت داء العصر داء العصر يعني زور خالشي براستي توشي أو دردب وكوات بابلن داء السمني بيقول قلوي كأويشان ديال لنتيجة تده إسراف كردن لخواردن وتزيادة خواردن وهروها لنتيجة الضغوط النفسية والاجتماعية أو يشبه ماشي وكديار النتيجة شيء طبيعية لنتيجة أجر إنسان لباري شيء نفسي نال باردة بجيه أو زللاني بابن اجتماعيا نا مرتاح بياخذ بهر سبب يجلس باب كان للان نفسي ونا مرتاح بي يعني زور كز بخود دايبيني طالما حتى خمها بيوزق قلو دبم هر فعلا واش لبرو هند قضايا هرمونيه لنا ولا شيء انسان علاقه بمساله هي كوات لنتيجه زور خواردنو لنتيجه او كوا انسان للان نفسي ونا لباره يتر او انسان توشي قلوي ديت هر وكو معلومه استاوكو وتمبوت داعي عصر اگر انسانج هول بدا زور بروجي بلا بيناي خوای گور سبحانه وتعالى او بروجيبونا وايد كان لداء السمنه نزاتي دبيتن لبروي بروجيبون هم للاني خواردني كم دكاتوا هم لا شي ديكاج او قلق نفسي شي نامنه لبروي براس انسان كاتك بروجي دبي يكل فضل كان خوای گور لسر انسان بروجيبو او يكوا نفسيتي شي آلام دبيتو لقلقي دور دكوتوا ازتاوكو او بروجيبون من بروجبونك بي كفعلا سودي لور بقرين هول بدين صفته شي تدابي يقلوانا او قوت ما بروجبوني ما جرى رمضان قال هي ثانيه او هموس ما يقولك حد ادنى دبي وما قال بروجب برام اما باز للروجه كانت كذا كيف يقل صفاتك كان كهول بدين لما بيت زي بروجبون الصوم في اليوم الحر الشديد تعقيب الروجه هرج المكان بك معناه ونيته زستاني بروجي ما بنا والكوزستان وكوزانا لنا براستي بهاري إيمان دارانا روجي كرت لو بروجبون باشا وشوي شدريجة لو شونويش باشا بلام بتايبتيج لهاوينان تعقيبي روجة هرقر مكان بك بروجي بتيدا هر وكو لبيغمبر دجارنا صلى الله عليه وسلم وكل صاحب بخاري دهتي أبي دردار دجارتو خالد رازي دفرمي درسوين لقل بيغمبر صلى الله عليه وسلم ليقل سفركاني لروجة شي زور قرم دا دفرمي لبر قرمي أو روجة حتى يضع الرجل يده على رأسه من شدة الحر يعني خلشي سيواني لسا خوي دادنا ياخذ دست لسا سري دادنا تا وكو خوي بباريزي لقرماتي الروج أو زاد فرمي وما فينا صائم إلا ما كان من النبي صلى الله عليه وسلم وابن رواح أو زاد فرمي لنا ومن دا هيت كسيك بروجي نبو تنها بيغمبر صلى الله عليه وسلم لقل ابن رواحة خوي لرازي بتنكوات أو الدليل شرى سلوكا لسفرج دا إنسان وكوزانان دا فرمو أقل لخوي راديد بتواني بروجي بي زور احتياديت سبروجيبوني فرض بيان بروجيبوني سنة أو زور طبيعية بروجيبي وأوزا بابن لدواي بيغمبر صلى الله عليه وسلم صحابه وزيد تابعين شروابوينا حسن بصري دفرمي كاتك عرض عليه طعام فقال إني صائم خادني لبوي هناك
بخواتن دەڵێ گوتیان بە ڕۆژیم گوتیان باش ئاخە ئەو ڕۆ زۆر گەرمە لۆچ بە ڕۆژی دەڵێ فەرمووی ئینی أحب أن أكون في الرعيل الأول بەڕاستی حەزم لێ ئەمن لە ڕعیلی یەکەم بم واتە لە تاقمی یەکەم بم تاقمی یەکەم لە چوونە بەهەشت تاقمی یەکەم لە ئیمانداران ئەوانەی کەوا لە مستەوای ئیمانی بەرزن کەواتە حەسەنی بەسڕی ناو لەو کەسانە دەنێ کەوا لە ڕۆژی گەرم بە ڕۆژی دەبن ئەوانە لە تاقمی یەکەم لە ڕعیل ئەوەلن و چەندین نمونەی دیکەشمان هەیە لە بۆ ئەو پیا بەڕێزان هەتاوەکو یەک لەوانە دەڵێ مەسروق ڕەحمەتی خوای لێبی لە ڕۆژێکی زۆر گەرمدا بە ڕۆژی بوو سوبحانەڵڵا دەڵێ هەندە تەئسیر دەکرد لە هۆش خۆی چوو دەڵێ کچەکەی پێگو ئەفتر ڕۆژەکەت بشتێنە قال ما أردت بي لبرسي دەتەوێ ڕۆژی خۆم بشتێنم قالت الرفق والله زگم پێ دەستێ لەبەر ئەوەی لە حاڵت زۆر پەرۆش بۆ لە حاڵش زۆر خراپ دای ڕۆژەکەت بشتێنە دەڵێ ئەویش پێگو يا بني إنما أطلب الرفق لنفسي في يوم كان مقداره 50,000 سنة والله كسم أم بخوم زياتر زگم بخوم دەستێ ئەتو ئێستا زگت بەم دەستێ لەوەی کەوا ئێستا لە هۆش خۆم چوومە لە شدەتی ئەو ڕۆژ بەڵام من زیاتر ئەو ڕۆژەی دەگرم لەوەی زگم بەخۆم دەستێ لەو ڕۆژەی کەوا ڕۆژی قیامەتە كان مقداره 50,000 سنة کەوا درێژی هەر ڕۆژێک لەو ڕۆژانە 50,000 ساڵە خوا پەنامەمدا و هەروەها خاڵێکی دیکە لەوەی کەوا سوود لە بە ڕۆژبوونەکەت وەربگری هەوڵ بدەیت لەو کاتانێک کە بە ڕۆژی کردەوەی چاچ تێدا بکەی معناوە نییە ئەو ڕۆژێک کە تو بە ڕۆژی لە پێناوی خوای گەورە ڕۆژی پاڵدانەوە و ڕۆژی نووستن بیتن هەروەکو وا بەوە نا بەڵکو هەوڵ بدە لەگەڵ بە ڕۆژی بوونەکەت ئەوجا چ کاری چاکت پێ دەکرد لەو ڕۆژەدا بیکە لەبەرەوەی تەماشاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکەوە باز لە ڕۆژی بە ڕۆژبوونی دووشەم پێشەمان دەکات دەفەرمیتن هەروەکو لە سونەی ترمذیدا هاتێ ئەلبانی تەصحیح دەکات دەفەرمی تعرض الأعمال يوم الاثنين والخميس لەبەرەوەی ڕۆژی دووشەمان و پێشەمان کردەوەکان بەرز دەکرێن لەلای خوای گەورە سبحانه وتعالى فأحب أن يعرض عملي وأنا صائم لۆ پێم خۆشە کردەوەکانم لە بۆ خوای گەورە بەرز بکرێتەوە لە کاتێکدا کەم بە ڕۆژیم کەواتە لێردا ئەوە دەلیل لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باز لە بە ڕۆژی بوون دەکاتن لە دووشەم پێشەم لە بۆ ئەوەی کەوا لەو ڕۆژەدا هەندە کاری خێریش بکاتن لەگەڵ ئەو بە ڕۆژی بوونە بەرز ببیتەوە و هەروەها لە حەدیثی دیکەش کە باز لە بە ڕۆژی بوونی مانجی شعبان دەکاتن کە وەکو لە صحیح بوخاری دەفەرمی جاری وا هەبووە هەموو شعبانی پێ بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەی وەکو لە حەدیثەکەیدا دەفەرمیتن لەبەر ئەوەی ئەینی مانجی شعبانش یەک لەو مانگانێکەوە کردەوەکانی ئینسان تێدا بەرز دەبیتەوە و هەروەها هەوڵ بدەین ئەگەر پێمان بکرێ سیام و داوود بەڕاستیەوە قیمەی سیامە قیمەی سیام یعنی کەسێک بێ ئاخر دەرجە بە ڕۆژی بی لەوەی زیاتر نییە كان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەصفی دەکاتن کوبوو كان يصوم يوما ويفطر يوما ڕۆژێک بە ڕۆژی دەبوو ڕۆژێک فتاری دەکردەوە جەزانیان کە باز لەو بە ڕۆژی بوونەی دەکەن دەڵێن حکمت لەوەی چێ خۆ داود دەیتوانی هەموو ڕۆژێک بە ڕۆژی بی عەلەیهی سەلام لۆ ڕۆژێک بە ڕۆژ دەبوو ڕۆژێک بە ڕۆژ نەدەبوو لەبەرەوەی ئەگەر بەردەوام بە ڕۆژی بایە ئەو بەردەوام بە ڕۆژی بوونە وای لە ئەو کەسە دەکرد کەوا تەعەودی دەکرد لەسەر بە ڕۆژی بوون هەر بە طەبیعەتی حال با بڵێن فکری لە بۆ خواردنەوە نەدەچوو بەڵام کاتێکەوە ڕۆژێک بە ڕۆژی دەبوو ڕۆژێک بە ڕۆژی نەدەبوو تاوەکو بەردەوام مجاهدەی نەفسی خۆی بکە ئەو ڕۆژێک کە بە ڕۆژی نەدەبوو دەهاتەوە سەر طەبیعەتی خۆی دەهاتەوە سەر طەبیعەتی خۆی حەزی لە خواردن دەبوو ئیتر لە بۆ ڕۆژی پاشترێک کە بە ڕۆژی بوو لەبەر ئەوەی دوونەی لە بیرەکەوە ئەو کاتە کاتی ناخواردنە نێورانە ئەو وەختی ئاخواردنەوەیە تێنیە ئیتر بە بەردەوامی تاوەکو مجاهدەی نەفسی خۆی بکە کات بەڕاستەوە خاڵێکی زۆر گرنگە يعني اگر ببردوين بروجي بي او حكمتي تيدا نامين تعود دك لسر برسيتي تينياتي بلام كروجك ناروجك بيدبي ياخذ دوشم وبيشمان كبيدبي وايد ديتو روجكان كدي وسرباري طبيعي بلام اروجك بروجده بيست بمجاهده كمطلوبه كواتا بيست زوري لخود بكي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا خوي وجد في الاواني كوا لبيناوي ايمدا مجاهدين نفس خوان دكن ايما الريغان رزامندي خومان نشانيان ددين وهروها پێویستە هەوڵ بدەین بە ڕۆژبوونمان بە ڕۆژبوونێکی ڕاستەقینە و حەقیقی بی نەوەک تەنها خۆتێنیکردن و خۆبرسیکردن بی لەبەر ئەوەی بەڕاستی وەکو زانایان دەڵێن زۆر کەس هەیە دەچیتە ناو دەریای بە ڕۆژیبوون خۆی تێنی و برسی دەکا بەڵام کەم کەس هەیە لەو دەریایە بتوانی مەلوانەیەکی چاک بکات تاوەکو خۆی بگەینتە کەناری تەقوا لەبەرەوەی حکمت لە بە ڕۆژیبوون چییە؟
لعلكم تتقون کەواتە زۆر کەس هەیە دەستناو ئەو دەریایە و بە ڕۆژی دەبی خۆی تێنی و برسی دەکا بەڵام کەم کەس هەیە خۆی بگەینتە کەنار کەوا کەنارەکە لەوێن دەری لعلكم تتقون بەچ لعلكم تتقون پێویستە وەکو تەوسیەکانی پێغەمبەر هاتین صلی الله عليه وسلم فعلا ئەو کەسە هەر لەگەڵەوەش کە بە ڕۆژیە لە ئاو و لە نان بە هەمان شێوە لە نەزەرکردن لە غەیبەتکردن لە هەموو گوناه و تاوانەکان پێویستە خۆی پارێزی تاوەکو بە ڕۆژیبوونەکەی ببتە بە ڕۆژیبوونێکی تەواو و حەقیقی لێ وەکو مەیموونی کوڕی مەهران دەڵێتن ئین ئەهوەنە الصەوم تەرک الطعام والشراب بەڕاستی خەفیفترین و ئاسانترین بە ڕۆژیبوون ئەو بە ڕۆژیبوونەیە کەوا تەنها نان و ئاو نەخۆیی ولا نقطة أخيرش حول بدين طبعا أو بروجبون رمضان أو لقلت سدانية بلام لا بروجبوني سنة كان حول بدين هروكو هم طاعة عبادتك حتى بكري لا بنهيني بلا بين خوت أخوي لبروكم مع زانان دفن من همو كردوش صالح دو ديوان هي لدو ديوان درسله دیوانە چی نهێنی دیوانێکی ئاشکرا حتا لە دیوانی نهێنی بیتن ئەوە زۆر پاداشی زیاترە بەڵام کە چووە دیوانە ئاشکراکە پاداش کەمتر دەبیتەوە ئیتر هەتا بکرێ ئاگار لێبی بە ڕۆژیبوونەکەت بشاریەوە خۆ ئەگەر ئاشکراش بوو لێت هەوڵ بدەنێت نەبتە ڕیایی هەوڵ بدەنێت نەبتە ڕیایی جا وەکو با بڵێن زۆر شتی خۆش دەژێڕن لەسەر ئەوەی کەوا زانایان یاخود پیاوانی سەلەف کوو بە ڕۆژیبوونی خۆیان شاردیتەوە یەک شت دەجێڕینەوە پێشەوە طبعا وەکو پێنج دەفەرمیتن کاتێکەوە باز لە بەڕۆژیبوون دەکات دەفەرمی وكل عمل لصاحبه إلا الصيام هەموو عملێکی ئینسان لە بۆ خاوەنەکەی پاداشتەکەی دەگەڕێتەوە تەنها بەڕۆژیبوون نەبی يقول الله الصيام لي وأنا أجزي به لا صحيح الجامع الصغير لا هاتف حدثة دفن خواي يقول دفن بروجبون تنها لبو منه بروجبون تنها لبو منه لبرو يكوزانان دفن تاك عبادتك بس برستني خواي يقول بيكرايا يعني لبو غير خواي يقول كذا برستري لوانەیە بە ئەنواع عیبادەت لە بۆیان کرابی سجود و ڕکوعیان لێ بردرایە لە بۆ تەواغیت و لە بۆوانی لە بۆ کە غەیری خوای گەورە پەرسترێن بەڵام بە ڕۆژبوون تەنها لە بۆ خوای گەورە ئەنجام درایە و هەروەها کاتێک کە دەفەرمی وأنا أجزي به خوای گەورە دەفەرمی بە خۆم پاداشت دەمەوە زانان دەفەرمی واتەوە کە ئەنەما مادام ئەو بەنهێنی لە بەینی خۆی و لە بەینی خوای گەورە بە ڕۆژی بووە خوای گەورە دەفەرمی بەبێ دوور لە مەلائیکەت و دوور لە هەموو وەسیلەیەک لە بەینی بەندە لەگەڵ خوای گەورە هەر بە خۆم سەرپەرشتی لەسەر پاداشتەکەی دەکەمەوە بەس خوا دەزانێت چ پاداشتێکی لێ ئامادەکرا ئەو جا وەکو معروفی کەرخی ڕەحمەتی خوای لێ لێ دەجێڕنەوە لە تاریخی ئیسلامی ذەهەبی دەجێڕیتەوە دەفەرمی پیاوێک لێ پرسی یا ئەبا مەحفوظ كيف تصوم یا ئەبا مەحفوظ دیارە کونیەی معروفە کوو بە ڕۆژی دەبی دەڵێ ئەویش لە وەڵامدا فبقي يغالطه هر محاولة ذكر بابني والله ماشي بداته لدستي نني بلا من أوها بروج دبم وتحز ذاك المغالطة بكاتن لبرسالكي هلبه ويقول صوم نبينا صلى الله عليه وسلم كذا وكان صوم داود كذا هاي هولي دا لوالله مكي هلبه بيان صوم أوها بروج دبو داود أوها بروج دبو دليل زور الحاحي لك كاكاتو أمن بروجبوني توم ديوت كو بروج دبي دليل قوتي أصبح دهري صائما فمن دعاني أكد ولم أقل إني صائم سبحان الله تفهمي أو كاتا من هم سبيناني خوم دكم بروجي دبم أجر كسك بانجم بكالبونا خواردن نالم بروجي ما يكسر اسم روجي كم دشين دبوي نزان أمن بروجي أجر نا بروجي ما أمن روجي كي خوم تاود كواتا هر كاتك ميوان داريان كردبي نيجوتي بروجي ما تاو كس نزاين بروجي وشيدي كش ككز ميوان داري نكب أولي خوي بروجي بوا واتل بين خوي وخوا ئیتر هەوڵ بدەین بەڕاستی ئەو خاڵانەمان لێ بێتەجێ و پێش هەموو شتەشیش و کۆتایی هەموو شتەشی دیار هەر ئیخلاص و سەوابە هەموو عیبادەتێکمان ئین شاء الله تعالی بە ئیخلاص و بە سەواب بی تاوەکو خوای گەورە لە پاداشتی قیامەت بێبەشمان نەکا و هەروە لە سوودی عیبادەتەکانیش لە دنیادا ئین شاء الله تعالی بێبەش نەبین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين